بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست لە هەر شوێنێک و ئێستان پرۆگرامە بینن خۆشحاڵم کە خوای پەروەردگار لەم ڕەمەزانەدا دەرفەتی ئەمانەتی پێبەخشین بۆی جارشکە بێنەوە خزمەتی ئەوەی خۆشەویست بۆ دروستکردن و چێکردنی پرۆگرامێکی دیکە. خۆشەویستانم ئێمە لە ناو ڕۆژە پیرۆزەکان و شەوە پیرۆزەکانی مانگی ڕەمەزانین، لە ناو ڕۆژە فەڕ و بەرەکەتدارەکان و لە ناو شەوە پیرۆزەکانین. من لە ئەوڵی ڕەمەزانەوە تاکو ئێستا وازانم ئەمە چۆرەمین بەرنامەیە لەم ستۆدیایکەم ستۆدیۆ ڕەمەزان هەمیشە پیرۆزباییم لێکردوون. پیرۆزبایی ئەوەی کە مانجێک بەسەرمانە گوزەرەکە کە ڕەحمەتە بۆ ئێمە، مانجێک بەسەرمانە گوزەرەکە کە ڕەزامەندی خوای لەگەڵ خوای هێناوە. ئەمە پێویستی بە هەمیشە پێویستی بە پیرۆزباییکردنە. ئەگەر چی ئەمە لە دەشەوی کۆتایی مانجی ڕەمەزانێن، لە دەڕۆژی کۆتایی مانجی ڕەمەزانێن، بەڵام مژدەیەکی گەورە لەمدا ڕۆژایش ئەوەیە کە خوای پەروەردگار لە کۆتاییەکانی ڕەمەزانە بەقەدەر هەموو ڕەمەزان لە مرۆڤەکان خۆشە بێ. تەمەناوەکەم کە بەر ئەو لێ خۆشببوونی خوای پەروەردگار بکەوین. خۆشەویستەکانم درێژە بە گفتوگۆی بابەتی ڕەمەزانیمانە دەین سەبارەت بە ڕەمەزان و شەوانی قەدر کە ئێستا لە شەوانی قەدران زۆر بە میوانداری زۆر بەڕێز شێخ دیار شێخ محەممەد مامۆسای زانکۆ. مامۆستا بەخێر بیت. لە خزمەتتان برای بەڕێزی. سپاس بە ئامادە بوونیت. تاعاتی قبول بێ ئینشاءالله. تەمەناوەکەن کە ئینشاءالله تاعاتی ئێوەش قبول بێ. ئامین یا رب. مامۆستا عایشەی داچی ئیمانداران ڕەحمەتی خوای لێ بێت باسی ئەوەکە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دەشەوی کۆتایی ڕەمەزانە تووشی هەیەجانێکە بوو، نازانم بێ ئەوقرەیەکە بوو کە وەشەد المەئزەرە و خۆی زۆر ئامادە کرد و خۆی ئەپێچایە وەکو ئەوەی بچێ بۆ سەفەرێک، بەو مانای کە ئیشێکی گرنگ هەیە لە بەردەمیابێ بیکات. ئەم خۆ حازرکردن و خۆ ئامادەکردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە قودوەیە بۆ ئێمە چیمان پێڵێ؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين وهداية للحائرين سيدنا وحبيبنا وأستاذنا وعظيمنا وقائدنا وقدوتنا وأسوتنا ونبينا ورسولنا وكهفنا وكنفنا وسندنا ومعلمنا ومنقذنا ومرشدنا ومربينا وتاج رؤوسنا وقرة أعيننا وطب قلوبنا وحادي أرواحنا مولانا محمد وعلى آله وأصحابه وأحبابه وأتباعه وحزبه وجنده ومن اقتدى بهديه واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. أما بعد، دەست خۆشی لێکم خۆی تعالی بخاتە میزانی حەسەناتەوە لە قیامەت. عایشەی گەرەتەوە حیتەکە لە بوخاری مسلمە کاتێک کە دەی ئەخیر ئەهات شد مئزره وأحيا ليله وأيقظ أهله صلى الله عليه وسلم. ئەم دەشەوە بۆیە ئیهتیمام و گرنگی پێ ئەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم خوا سوێنی پێ خواردووە وەلەیالین عەشر، هەر شتێکیش خوا سوێنی پێ بخوا کۆی ابن القەیمە فەرمێ بەڵگەی لەسەر عەظەمەتی ئەو شتە. ئەم دەشەوەی ئەخیر فرصت بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆی تۆزە یەخلو بنفسه مع ربه جل جلاله، چونکە ڕۆژە زۆر هیلاک بوو لە خلالی 23 ساڵە ئەبێ ئەوەی لەسەر عاتیق و شانیەتی بیگەێنێ، هیچی پێ نەماوە ئیلا ئەم قیامە نەبێ بۆ خۆی، و قیامی شەویش لەسەر پێغەمبەر فەرض بووە. يا أيها المزمل قم الليل إلا قليلا نصفه وينقص منه أو زد عليه ورتل القرآن ترتيلا. كاتا قيام الليل لەگەڵ تەهەجودا بۆ خۆی فەرزێک بووە، اینجا لا سیما في رمضان. رمضان کە مضاعفەی ئوجور و خێر و طاعەت و بەڕەکەت و دەرگاکانی ئاسمانەکرێنەوە و هی بەهەشت ئەکرێتەوە و ڕازاوە خۆی ئەڕازێنێتەوە بەهەشت و دەرگای دۆزەخیشدا ئەخری و شەیتانش کە لە پشەی لێ دراوە. پێغەمبەری صلی الله عليه وسلم حەزەکە زیاتر بە عشقێکی تایبەت مەندیەوە لەگەڵ خۆیە بێ جل جلاله وصلى الله عليه وسلم. ئەم دەشەوە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئیمامی شافعی فەرمێ اقتیداء بە پێغەمبەر لە دەشەوی ئەخیرە فتوای ژمناوە. فدەشەوی ئەخیر بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەم شەوانەی قەدر بۆ ئەوە وای کردووە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام وەکو ئیبن ڕەجەب فەرمێ بەڕەحمەت بێ لە لەطائف المعارفە فەرمێ بۆ ئەوەی ئومەتێک دروست کات لە دوای خۆی کە شەویان لا ڕۆژ بێ و ڕۆژیان لا شەو بێ، فەرق نەبێ لە بینی ئەم وەرزانەیە و ئەم
تەقەلوبی لەیل و نەهاڕەیە بۆ پیاوی خوا بێ وابێ کە خوایش پەروەردگاریش بە نوحی فەرمووە یاخود نوح خوای گەڕێتەوە لەسەر زاری نوحەوە ئینی دەعوت قەومی لەیلە وەنەهارە دیارە شەوان هەری پێغەمبەر نەبوو عەلەیهی سەڵاتو وەسەلام هی هەموو پێغەمبەران بووە و قیام اللەیل ئیبن عەباسە فەرمێ هی هەموو پێغەمبەران بووە و پیاوی خوایش ئەهلی خوا ئەهلی طاعەت ئەهلی عیبادەت ئەبێ ببێ بە ڕاهیبی لەیل ئینجایەتە مەیدانی نەهارەوە بێ بە فارسی بەیانیان هەچ کەسێ قیامی نەبوو لە بەیانیان قاچی ژانەکە ئەژنۆی ژانەکە هەچ کەسێ قیامی هەبێ لە قیامەتا کەمەوەستێ فپێغەمبەر صلی الله عليه وسلم لە عشق هەر عاشقی خوا بووە وەکو غەزالی لە المنقذ من الضلال گەڕێتەوە پێشەوەی وحی بۆ بێت عربیان أن محمدا قد عشق ربه محمد عشقی خواکەی خۆی بووە هێشتا وحیجی بۆ ناتبوو کە دایکە عایشە گەڕێتەوە رضي الله دایکە خەدیجە گەڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم چەنەها شەوانە چووە غاری حیرا و كان يتعبد عبادەتی خۆی پەروەردگاری کرد جل جلاله فشەوان تایبەتمەندی خۆی هەبوو لای پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لا سیما لە ڕەمەزانە یعنی بۆیە ئاخر ساڵی کە لە ژیانە بوو 20 ڕۆژ اعتیکافی کرد صلی الله عليه وسلم كان الرسول صلى الله عليه وسلم يعتكف لە هەموو ساڵێکا دەی ئەخیر لە ساڵی وەفاتیە 20 ڕەمەزان کە دەی یەکەمی مەغفیرەتە ئەوەل و کە دەی یەکەمی ڕەحمەتە وەکو لە ئیبن خوزەیمە هاتووە حدیثەکە لە بابی ئەمانەتی عیلمی و ئەلبانیە فەرمی ضعیفە دەی یەکەمی ڕەحمەتە و دوایی مەغفیرەتە و عیتقە لە دۆزەخ لە نار کە ئەمە کاتی ئەوەیە کە ئینسان خۆی بیەوێ ئازاد بێ لە دۆزەخ بە خەبەر بێ ئاگای لە خۆی بێ شەو بخاتە سەر ڕۆژ ڕۆژ بخاتە سەر شەو کاتەکان بە فیڕۆ نەدات هەموو دقەیەک و هەموو کاتێکی لەگەڵ دقاتی دڵیا ئەڵایەک بڵێ لا ئیلاهە ئیلا اللهیەک بڵێ لەگەڵ زیکرا بێ لەگەڵ فیکر و شوکرا بێ بەس ئوستاز ئەگەر ببووریت سەبارەت بە شەو نازەم هەست دەکرێت کە بۆ عاریفەکان شەو وەکو جەنابی شد و تایبەتمەندێکی گەورەی هەیە لە شەوە ڕەنگە جستە بنیشێتە سەر زەوی بەڵام ڕۆح باڵاکە ینی تەسەورەکرێ بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە کۆتایی ڕەمەزانەوە یەکە لێرەوە بچینەوە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خۆی ئامادا کرد و خۆی ئەپێچایەوە ناکرێ بڵێن ئەم کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چێتی ئەتیکافەوە واتە لە مزگەوت ئامێنێتەوە ناکرێ پێ بڵێن ئەم سەفەرە ڕاستە سەفەرێکی ڕۆحیە ینی پێغەمبەری خوا ئەفەتی خوای لەسەر بێ خۆی ئاماداکە خۆی پێچێتەوە بۆ ئەوەی سەفەرێکی ڕۆحی بکە بۆ لەبەر چی لەبەرەوەی ڕەمەزان لەو 20 ڕۆژەی ڕابردووە جەستەی سووک کردوین ینی لە ڕەمەزانە ڕەنگە ینی لە کۆتاییەکانی ڕەمەزانە ئینسان بە جۆرە لە جۆرەکان نزیکی مەلایکەت و چوزانم ینی ئەندازەیەک لە هین نزیک بوو بێتەوە لەوەی کە لە هەندێک سیفەتی بە ئاو بڵین مەلایکەتی گرت بێت لەوەی کە تاوانی نەکردووە بەلای خراپەیان نەچووە تەنانەت مباح و حاڵاڵەکانیشی لەسەر خۆی حرام کردووە قسەکەمان لەسەرەوەیە ناکرێ بڵێن ئەمە سەفەرێکی زۆر ڕۆحیە هەموو عیبادەتێک بۆ مسلمان ئەبێ بمای سەفەری ڕۆحی ئەگینا پێم ناڵێ نوێژ بۆ بە تەکبیرەی ئیحرام دەست پێ ئەکا و دوایی سەلامە دەیتەوە ئەم سەلامەت چییە کاتێ سەلامە دەیتەوە بێ شتێکت ئەنجام دابێ ئەنجامەکەی ئەوەیە کە میعراجی مسلمانە نوێژکردن ئەگەڕیتەوە لە سەفەرەکەت سەلامەکەیت ئەوە گەڕانەوە میعراجەکەتە لە شەوانی ژا قسەکەی جەناب هەموو عیبادەتێک ئەگەر میعراجێکی ڕۆحی تیانە بێ سەفەرێکی لای پەروەردگاری تیانە بێ بە ڕۆح بە دڵ بە نەک بەس جەستە بە گیان و کیان سەفەرێ بکەی بۆ لای خوای پەروەردگاری یا پێم ناڵی جبریل لە شەوی لەیلەتول قەدر چێکا لەسەر ئەرز تتنزل الملائكة والروح فيها الروح ليرا بإجماع مفسرين روح جبريل أسباب ناظر جبريل شيك على أرز هاتو خلقان ربط كاتوا لقال عالمي ملكوتيا سفيري همو ملائكة جبريل نارديوت يجينا جبريل قد غيب دابز إلا ولا بمبولا توابا مخسيخهم لبيرنا شيء مقسيكم كربوي بينرج بحالتي أنا قاوتم رنجا إنسان لرمضان عندك صفتي ملائكة والقريب بدليل أوشك تەنانەت مەلایکەتەکان دابەزن بۆ سەر زەوی ئاوەزانە بن لەگەڵ ئیماندارانە وەروە وەک جەنابەت تەنانەت جیبریش دابەزێ ئەمە بە ئاوڵم دەمەوێت تێکەڵ چێشی کەمەوە بە قسەکەی خۆم ئایا ئەندازەیەک ئەمە ڕاست نییە لە 100% ڕاستە خۆی پەروەردگار جەل جەلالوهو کاتێکە باسی مەلایکەکە ئەفەرمێ لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون لا يفترون توشي فتور نابن فأيوه خۆی پەروەردگار بۆیە مەلایکە دابەزاندووە ئەوێ لە عالەمی شەهەواتی و لە عالەمی شەهوەت و لە عالەمی
نازانم خواردن و خواردنەوە و مەڕاحەقە دەرچین ئیتر بەس بێ هەر ڕەمەزان خۆی گۆڕانکاریە خۆی ڕەمەزان پارچەیەکە لە پەروەردە پارچەیەکە لە گۆڕانکاری و پارچەیەکە لە ئیرادە فێرتەکە کە ئەم ئینسانە لە ئینسانێکەوە دەرچێ و بێ بە ئینسانێکی کە ئەو ئینسانەی کە مەبەستی خوایە کە مەقسەدی خوایە کە خوا ئەیەوێت ئەو ئینسانەی کە ئینسانی ئینسانە نەک ڕسمی ئینسانە سە تۆ شێر ڕسمەکەی دانێ هەمووی سەیرێکە مامە شێرە جوانە بەڵام شێرە لێەوە خۆی کا بەژوورە کەسمان لەم سزیەوە نامێنین فئینسان لەگەڵ شکلی ئینسانە جیاوازە خی پەروەردگار ئەوێ لەو شکلی ئینسانەوە دەرمان کە بە ئینسانی حەقیقی ئینسانێکی محەممەدی کە دعوت قومی ليلا ونهارا ابن القيم فەرمێ قدم الليل على النهار تقدیمی شەوی کردووە لە پێش ڕۆژ پەشەوا داوای دەست پێ کردووە بۆ چونکە خوا ئەمری کردووە ئەفەرمێ وتبتل إليه تبتيلا تبتل يعني انقطاع بکە بۆ لای خوا نەک انقطاع بکە لە خوا يعني همو جستد لەگەڵ خوایە بێ جل جلاله فإنسان کە انقطاعی کرد بۆ لای خوا کە خوا ئەفەرمێ لە ذاریاتە ففروا إلى الله کە فرارە کرد بۆ لای خوا ئیتر خوا ئەبێ بەچی ئەبێ بە مەلاذ ئیسە تۆ ئەگەر ئینسان ئەمر بالقبضێکی هەبێت لە شوێنەکە ئەڕوا بۆ شوێنێکە ئەو شوێنە بێ بە مەلاذی بۆی فبەبێ تەشابێ ئینسان کە بوو خوا بوو بە مەلاذی ئیتر بێ بن بە عاشق و معشوق ئیتر لە هەموو کاتێکە ئەم کەسە ئەوێ غافڵ نەبێ شەو باشترین هەلە باشترین فرسەتە خەڵکەکە خەوتووە کەس ئاگای لێ نییە گوێ لە دەنگی مناڵ نییە گوێ لە دەنگی گەورە نییە گوێ لە دەنگی تاجرەکان نییە گوێ لە دەنگی جەماعەت و مکەبەرە نییە گوێ لە دەنگی ئاذان و نازام جەنجاڵی و ترافگلاییت و جل ئوتوکردن و چێژ لێنان نییە بەز ئوستاز هەستی شەکرێ ڕەبتێکی گەورە لە شەوە لە نێوانی ئاسمان و زەویشە هەیە یعنی تۆ سەیرەکە هەموو ئەو دەقانی کە هەم لە قورآنی پیرۆز و هەم لە فەرمودەکانە کە باسی شەوەکەوە ڕەبتێکاتەوە بە مەسەلەی ئیمانەوە هەست بە نزیکی تەنانەت کە خوای پەروەردگار دابەزێ بۆ ئاسمانی یەکەم یعنی یا مەسەلەن بۆ منە هەر بابەتێک هەنی مەسەلەن بۆ منە ئینسان بۆ لە شەوا شەو نوێژەکە لەبەر ڕەبتەکە زۆر نزیکە بڵێن تەنسیقێکی گەورە هەیە لە بینی ئاسمان و لە بینی زەوی نوێژکردن و قیامی ئینسانەکان لە شەوا من پێڵم مواجهەی خاص نوێژە جەماعەتەکانی بەیانیان مواجهەی عامە هەمومان لەگەڵ بەس ئەگەر بدەوێت مواجهەی خاص بکەی بە شەوە جاری عامی هەیە خوا لە سەعات یەکی شەوە ئەڵێ کێتەوە کاباڵی قبول کەم کێ داوا کابا بۆی جێبەجێکەم هەل من تائب هەل من داع ئیتر شێری مەیدان ئەو کەسەیە کە بەخەبەرە شێری مەیدان ئەو کەسەیە کە تەوەضأ وجلس واستقبل القبلة دانیشتۆ چاوەڕێی ڕەحمی خوا ئەکا خەڵاتەکانی پەروەردگار جل جلاله چونکە بۆ چاوەڕێی نوێژی بەیانیە کە نوێژی بەیانی خەڵاتەکان لەگەڵ نوێژی بەیانیە تەوزیع ئەکرێ سەعادەی بەیانی گەر خەبەرت بێتەوە چاوەڕێی خەڵات مەکە چونکە سێ شەو لەوێ نەبوویت ئیتر هەتا ئێوارە ناو نەنووسیوە خەڵاتی دەست نەکەوتوە هەتا ئێوارە بە باوێشکەوە ئەگەر لە ناو خەڵکی ژابین هەتا ئێوارە بە ترشەڵۆکیەوە مامەڵەکەم ئەگەر لە ناو خەڵکی ژابم لەبەرەوەی کلیلی ڕۆژەکەم ون کردووە فئەم شەوە چییە مقدمەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کاتێک دوعاە کرد یەکسەر نەیە خوایە بەهەشتم بەدەست بێن خوایە بمخەرە بەهەشتەوە ئەیوو اللهم أنت ربي لا إله إلا أنت مقدمەیەک یەوت جناب عریزەیە بنووسی بۆ مەسئولێک ئەبێ بیدایەت شتێکی بۆ بنووسی بەبێ تەشابێ طبعا خوای پەروەردگاریش ئەم قیام اللەیلە مقدمەی ڕۆژە هەچ کەسێ مقدمەی نەبوو لە ناو عریزەکەی بەباشی جێبەجێ ناکرێ چونکە مقدمە زۆر مهمە وی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لە خۆشی ڕەمەزان شەعبان هەمووی بە ڕۆژوو بوو لە موسلیمە هاتووە حەدیثی عایشەیە لە خۆشی ڕەمەزان لە ترسی ڕەمەزان کە لێ قبول بکرێ حەزیە کرد شەشڕانی داناوە عیبادەی ئیستیقبالە کرد بە عیبادە خواحافیزیژی لە عیبادەیە کرد بە عیبادە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوا بوو بۆ چونکە ئینسان مسلمان نابێ فراغیە بێ لە فراغا ئیشی بندەست پێکە ئیشی تۆ دەست پێکە نعمتان مغبون فيهما كثير من الناس حديث بخاري ابن عباس كرته الصحة والفراغ لا فراغ ودس بيك الشو فراغة شو خلق عليه فراغة بيب خوم خوتشية أعمار أمتي ما بين 60 و70 لترمذي هاتو عمري وما تكن بيني شخص وحفتها صالة هش كسر رجعنا هش ساعات بخير عمري شخص بي صالة خوا بديت يصير من حيث لا يدري بي صالة شخص تكلا خوا شو كهش ساعات أوروبا على بهش ساعات بخير لفرمو هش ساعات بخوا بيغمريا فرمو لبخاري وتاني بيغمري خوا فلان كس لشو خير تابعني وتي ذلك رجل بال الشيطان في أذنيه للفظك في أذنيه وتي يعني بيغمري خوا هرتا لشو هرتا يعني خير هالناس تيو كسيك شيطان بول ميز أجلكم الله كدتي بقويا حتى إمام القرطبي فرمي عيني ميزة حقيقتي ميزة هي جنوكا وإن كان دورة لا واقعة وبس قصدا فشو وكوتمان شو كليلة شو مساحية زور واسعة فضايا زور قورية
ئەگەر ئینسان خۆی تیا بینێتەوە شەو پیاوەکان دروستەکە شەو جوندی دروستەکە بەڵام هەر کوردەواری شەو قەڵای مێردانە ینی بعد بەجددی شەو ینی چۆنەڵی کەسایەتی ئینسانەکەش دەرخات شەو ئیرادەیە هەچ کەسێ شەوی هەبوو ئیرادەی هەیە هەچ کەسێ شەوی نەبوو بێ ئیرادەیە زۆر باشە ئەگەر بینە سەر دەستەواژەی قەدر چونکە قسە زۆرە لەسەر ئەم دەستەواژەی قەدرە کە شەوێکی ڕێز لێ گیراوە ڕێزەکە ئایا بۆ هاتنە ئارەوەی قورئانە یا هەندێک پیان وایە ئەوەی کە لە شەوە ئەو شەوە بێدارە کاتەوە ئینسانەکە قەدردارە بێ و قسەی تریشەیە لەسەر ئەوەی کە هەندێک معنای زۆری لەسەر بەڵێ لەو شەوەیە فریشتەکان دێنە خوارەوە شەوەکە بێ بە شەوێکی قەدردار بەس قسەکەمان لەسەر ئەوەیە بزەبێت قەدرەکە بۆ ئینسانە یا بۆ خودی کات و زەمانەکەیە کە بەڵێن کە باڵێن پیرۆزیەکە وەرەگرێ ینی قسەکەمان لەسەرەوەی ئینسان لەم شەوەیە قەدردارە بێ وەکو لە هەندێک لە ڕیوایەتەکانە ئاتووە کە ئینسان ئەم شەوە زیندووە کاتەوە پێی قەدردارە بێ بۆ لە بەرەو شەوێکی بۆ خۆی قەدردارە هەیە شە بە پێچوانەوە پێیان وایە کە شەوەکە بۆ خۆی قەدردارە و ئینسان ئەتوانێت بەشێک لەو قەدرە بۆ خۆی وەرگێت کات و زەمان قەدری ناوێ چونکە ئەگەر کەسەکە قەدری بۆ خۆی گەڕاندەوە کات و زەمانە بێ بە جوندی لایە ئەگەنا پێم ناڵی شافی چۆن 6 ختمەی کردووە لە قورئانە لە ڕەمەزانە 6 ختمی قورئان ئەو کاتی بۆ مسەخەر بۆی بۆ بە پێشمەرگە و جوندی کەواتە کات و زەمان قەدری ناوێ ئەو قەدرە مەبەستی قەدری ئینسانە قەدرە گەڕێتەوە بۆ ئینسان هەچ کەسێ لەلێت قەدرا خۆی بینێتەوە ئەوە خۆی قەدردار کردوتەوە ئیتر با معناکانی کە بۆ وەستەکە ئەڵێ قورئانێکی ذو قەدر دابەزیەوە و مەلائیکەی بە قەدر دائەبەزێ و اینجا لەیلەة القەدر یعنی تەقدیری شتەکان و ئەمانەی کە بخەرە ئەولا بەس معنى گەورەکە إنا أنزلناه في ليلة القدر أو ضمير جاءته بالقرآن حاميم والكتاب المبين إنا أنزلناه في ليلة مباركة لبر أوي للشوي ليلة القدر هرشي أسس قيم أخلاقيات موازين قوانين دابزيوه لقرآن أنا نقص لسروي كملائكة كان رزق وروزي وأجلي إنسان كان إجدارية كان بلا أول شيء ما بس مويا هرشي أسس قيم أخلاقيات وقوانين وموازين لشوي لتقدر دابزيو شو كقرآن هم موازين وأخلاق دابزيو فأم إنسان بو ملائكة دابزيو شو كملائكة قدري أو كتاب أزانا بو الرحمن علم القرآن إن جعل خلق الإنسان باشا علم يعني قرآني فيركت فيركيكت خو إنسان نبو قرآن بيش أو إنسان دروس كات خوا قرآني بمدارسة فيري ملائكة كرت بوية ملائكة وتيان أتجعل فيها من يفسد فيها أويه الرحمن علم القرآن علم الملائكة إن جاء خلق الإنسان إن جاء ملائكة لقى الخوايا إني جاعل في الأرض خليفة قالوا تجعل فيها من يفسد قرآني بيروز سرتا باڵێن ئاسمانی سیستەم کردووە ئەمجا دوای هاتووە هەمووی کۆنتڕۆڵ کردووە اینجا مەلائیکە زانی مەسەلەکان چییە داوایان کردیان خوایە با لە مەراسیمی لەیلەة القەدر ئەو شەوەی کە دەربەزاندووە ئەم قورئانە کە یەکەم کتێب و ئێمە تەلەبەی ئەو کتێبین دامان بەزێنە دی بەسەر چاو هەموویانی دابەزاند بۆ یە قسە لەویایە تنزل الملائكة هر هموي بإجماع مفسرين بلام تنزل يعني وجبة بعد وجبة چونك حتى أقصيش كراو آيك وسر أرز هموي يقري ملائكة عددك لا يحصى بلام أخوة قادرة جل جلاله المهم لبر قدر أم قرآن ودواء أو خلال قرآن وقدر قرأته بو كسكان بو ذات كان بو روح كان سلام حتى سلامي ضميره سلامي كومالقاية سلامي أهل البيت وعائلة وأسرة سلام بوزات كان كواتا لشيلة القدرة هموي سلامة شريتيانية أبي كليلي سلام هالقرين بو أوي شر لقل إيما أنا ميني شو كفي صلى الله عليه وسلم في رمضان بو رمضان مكفراته كواتا الشحني سلام هالقرم بو يبم جيني بليلة القدرة كيكا بصالة كيكا أما هموي بيكو يعني پەیوەندیان بەیەکەوەیە مرتبطن بەیەکەوە مباشرة ئەم ئینسانە کە ذاتی کە قەدری خۆی بۆ خۆی بگەڕێنێتەوە لە لەیلەة القەدر هەچ کەسێ لەیلەة القەدر غافڵ بێ ئەوە داوای لێبوردنی لەکەم بەس ئوستاز قورئان بە دیاریکراوی بە مجەڕەدی نەهێناوە سلام هي حتى مطلع الفجر يعني تاكو فجر يعني تاكو فجر يعني داكشي اما ئەگەر هینێک بێ بپێچرێتەوە یاخود با بڵێن هەڵگیرێتەوە بەڵێ ئەوە پێمان ئەڵێ کاتێکی معەنە فرصەتە خێرا وەرە حتى مطلع الفجر ها دعاء ونيت توبة نكي في طلب حتى مطلع الفجر فرياكوا
ئەوە ئەومان پێڵێ حتا مەطلع الفەجر کاتێکی زۆر زۆرە مامۆستا پەیوەند لەویا ئینسان فریای خۆی کەوێ زۆر توێش هەڵەگرێ زۆر زەخیرە هەڵەگرێ حتا مەطلع الفەجر چەند سەعاتە تۆ لە چەند سەعاتە خۆت نبینێتەوە من خۆم نبینمەوە لە ساڵەکەیە هەمووی خۆم نبینمەوە فأما فرصته وفي ذلك فليتنافس المتنافسون قرآن فرمي سابقوا سارعوا مسابقوا مسارعة أبي إنسان لبين شيء أبي أبويا فلما جاء الرجل من أقصى المدينة يسعى زمخشري فرمي سعي بين مشي بطيء وركض سريع كوات الدين وخوا وقيامة في سبه هرولة أبي إنسان لم ساعتها يهرول على بالي يعني ماراثون يبكى بوي أم قدروا بهاي بو خوي بقريته بوي بيبقى إنساني حقيقي ويبقى إنسانك أسماني إنسانك الرباني إنسانك كشايستي أو بيبقى خواهي لقل في غنبران وبياوشا كان دعاء جزء لدعاء محمد غزالي برحمة بكتابي كدانا وناوينا كتابي كدانا لسر دعاء استحضارنا وكيم لو كتبها أفرميت جزئيتي دعاء أوي يعني خود بشي بدميو هذا وين يتوب لي خواهي بن مخانة بهشتو خواهي ما إيش كدنية خواهي أما طمالية وين نوح كاتك فرمي ربي لا تذر على الأرض من الكافرين ديارا خواهي لسر أرز كافرة كان نيليت وتيبو فرمي إنهم إن يضلوا عبادك ولا يلدوا إلا فاجرا كفارة فخوا حرشي عبد كان تويراني أنا كان وأويك يتك أويك لو أنا بيت همي كافر وفاجر به لو تيني نوح بس ترشاو يسا همي هنا وتينا خير بروك كشتي دروسك طب الخانة نية برو خود كشيك دروسك دي ويخود دربازي بابا عن تصال دروسي كده أصحاب الكهف يعني ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا يلا دي ببي خود عمرون بو كهفك نيو خو قادر بو خوا سياسة صالة مالي خوا أنبياء نعم فرمي إن جاء خوي تعالى في أما بيسي بشيء بيسي بإنسان بيسي بقوته بيسي بعضلاته طاقية زور باشا أتشين هنا وبرك ودواتر درجة بقفتوكو كمان دين بلا خوش ويستان دوايمنا وبرا ديما وخصمة ديما خوش ويست بەڵێ خۆشەویستان جارێک کە سڵاو لە ئێوەی خۆشەویست لەگەڵ بەڕێز دیاری شێخ محەممەد درێژە بە گفتوگۆکەمانە دەین فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر سەبارەت بە شەوی قەدر هەیە زۆر خۆشە ینی مژدەیەکی گەورەیە ئەویش ئەوەیە فەرمی هەر کەسێک شەوی قەدر بە خواپەرستی و بە خواویستی ئاوادان کاتەوە باوەڕی پێی هەبێ ئەوە ئیمانی دامەزراو بێ وهەروە باوەڕی بە پاداشتەکەشی هەبێ لە گوناهی ڕابردووی خی گەورە لە گوناهی ڕابردووی خۆشە بێ ینی ئەندازەیەک ئەم فەرمودەیە لە گوناهی ڕابردووی خۆشە بێ بەڕایی هێناوێتی ینی لە گوناهی ڕابردووی خۆشە بێ ناڵێ لە فڵان گوناه و فڵان گوناه یانی با بڵێن پۆلێنی ناکە بڵێ فڵان گوناه و فڵان گوناهی ئەمێنێتەوە تۆ سەبارەت بە ماڵێکی سێ ڕیوایەت هاتووە روايتي كان فرمي من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه طاعه روايتي دوما من قام رمضان إيمانا واحتسابا غفر له روايتي كانت وردي كانت ياه ما شي مدرخة صحابي وتتي في غمر إخوة كافية صيام رمضان وغفر له ما تقدم بوي تأكيدك كخواي تعالى لجناه خوش بيت فرمي من صام رمضان يكسر فرمي من قام رمضان كوات الصيام نهار قيام ليلة رمضان هبه غفر له ما تقدم من ذنبه لنسائية لفظ وما تأخر نفس الروايات من قام رمضان هج كسي قيامي هبه قام أبي قيامة وسطانة يان وسطانة يان بخبربونة دو معنى هي العربية يان قيامة يان بخبربونة هو بهيني هاتو يعني مثل ميحاتو من قام رمضان إيمانا يعني شي سيد برحمة بيه سيد قطب أفرمي إيمان يعني استحياء بأو معناني لو شواهي أبي إنسان كاتك هلسي يعني لقلب عبادة قيامك جا بشر مو عبادة قيامة إخوابك شو كأخوة أم فرصتي وتي بيجا أخويا زانيت شيء مسألة شيء كردوه هاتو تداو أم مساحة جورو هاتو تداو أم جوري ليلة القدر خويا زاني بيجا وشيء كردوه فإنسان ببشر مو بحياء هو بيد بۆ معناە نەک بێ بە شێری مەدان و بەیانی بڵێ وڵا شەو نوێژی ئەم شەیش ئاو کێشە ئاوم بۆ بێن ئەبێ خۆی مەمنون بێ خۆی بە شەرمەوە بێتە ناو ئەم غرفة واسعة ليلة القدر واحتسابا إيمانا واحتسابا احتساب يعني خالص به
یعنی دوور بێ لە هەرچی مۆبایلە بیکوژین تۆ مۆبایلی چاو و دڵ و گوێچکە و مۆبایلە حەقیقیەکە و بۆیە شد مئزره کنایە لەسەر جیماع نەچوە بەلای خێزانەکانیانە صلى الله عليه وسلم دنیای تەرک کردو عليه الصلاة والسلام لەو دەڕۆژەیە و ئەحیانا سیلسیلەکەت لێ نەبچڕێ ببوورە من هەر وەختێک باسی ڕەمەزانێتە پێشەوە هەست دەکەم ڕەمەزان ئەڵێی هەر خۆی ئەڵێی فۆرمی ئەشکەوتێکە ئەشکەوت ئەڵێ لە ئەشکەوتێکە ئینسان خەڵۆتەکە ئەزانی خەڵۆتەکە دانی دنیای بە مانای کەریمە ئەگەر لە ناو ماڵەکەی خۆشی بە تەرک کردو ینی ئەوە لەگەڵ خێزانیان ناخەوێت چوزانم ئەوە بزەبێت واز لە خەوەیێنێ عیبادەتێکی جیاوازەکە هەر بە مانای کەریمە زۆر زۆر جیاوازە ینی عیبادەتشی لە مانگەکانی لە کاتەکانی تر ناچێت ینی بە حەڵاڵەکان واز لێنێ تایبەت دەبێ بە مەسەلەی عیبادەت بۆیە لە هەر شوێنێک بێ ئینسان هەستەکە کە لە ئەشکەوتێکە ئەو گەشتە ڕوحیا خدا بڵێن ئەو هینە ڕوحیاکە ئەو عیبادەتە ڕوحیاکەت سورەتی الكهف يعني أشكوت مولانا ورحمة به الله لو سورته وان دركيك إنسان بيه لقل عبادته بشيء أشكوت عبادته فعبادته بو خوي بيه أشكوت أو مصطلحي جناب الزوج وابو فرمود لرمضان عشيت أشكوت يكو بس أشكوت يكي مفتوحة داخلونية مفتوحة دعواك قصاك نعنخوا والله عرفت لقل فرودقارة جل جلاله ذاكرة بمعنى كلمة إما يك غلط هي أيكين شيء القدر هتا بياني دانشين بەڵام دوای نوێژی بەیانی هەر تا عەسرە خەوین ئەوە غەڵەتە شەوی لەیلەتول قەدر کە هەڵەسی ئەبێ هەشتی بەیانی هەڵسی بۆ ئیش ئەمە لێرە جورعە وەرەگری جورعە لێرە قووەت وەرەگری نەک بەیانی من هینی بکەمەوە یعنی بخەومەوە بۆ ئیسراحەت بکەم بالعکس ئەو قیامەی لەیلەتول قەدر ئیسراحەتێکی بەخشی بە ڕۆحەکە بەڵام ئەو چاوە پێویستی بەخەوە سەعاتی ڕای بێنە 2 ساعت ڕای بێنە با بخەوێ ئیسراحەت کە ڕۆحی ئیسراحەتی کردووە ئەگینا ڕۆح لە ئەزەلیەوە بە عیبادەت ئیسراحەتەکات چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم 3 شەو لەسەر یەک بەڕۆژوو بۆ شەوی انقطاعی نەکردووە پێوتیە صومی وصال صحابي وتي حزكم تقليد بكم اي پیغمبري خو وتي روح الله تقليدي من فينا اكلته فرمي هو شلون نانوش اخوي فرمي انما انا بشر يطعمني ربي ويسقين يعني نان خادم وتي بابا ذكر القران ويرم تقليد ما كايش انا جيش مقامه ذكر القران بغذاء بومن انما انا بشر يطعمني ربي ويسقين ما بس يوني اخو بوم ذا بزينه وكو بني اسرائيل من والسلوى ما بس يوي عبادته خو برستي واصل بيونت كقران اخويني أقال برسيتيني قرآن أخواني أقال مال مناضية فعبادة أو جنابه فرموت بالفعل أم رمضان أم دشوي أخير أبي فعلا بيبقى أشكوتك كإنسان كبشة نابي هم واز لها مش تبينه جواب كوتمان إيمانه واحتسابه خالص بيبو فرودقار جل جلاله هيك كي لياد نبي رفتي نبي هلوي نبي هلوي بس دقل خوايا هبي جل جلاله لقل غيري خوا يتر إنسان كيكي خۆشویست بە ئەنواع و ئەشکال تاقیە کاتەوە و بە ئەنواع و ئەشکال شێوە مامەڵی لەگەڵاکە فەخوا تحدیدی نەکرد لەیلەتول قەدر چی بکەیت توێتی بە کەیفی خۆت بەس بەخەبەر بە دوعاکەی قورئانە خوێنی نوێژەکەی سوجدە ئەبەیت ذیکرەکەیت تەفەکورەکەیت هەمووی لای من عیبادەتە المهم تۆ ئیسراحەتکەی تۆ چۆن ئیسراحەتەکەی ئەگەر بیوتای لەیلەتول قەدر هەبووی نوێژ بێ ناخۆشە بوو بۆیە دڵی خۆش کردووی ڕەمەزانی ناوناوە بی ئەیامی معدودات بۆی بڵێ چەند ڕۆژێکە نەیوو یعنی ئەگەر 6 مانگ ڕۆژوو بۆیە ناخۆشە بوو مەناسکی حەج 4 ڕۆژە 5 ڕۆژە بە یۆم التەرویە و 6 ڕۆژە نوێژ هەموو نوێژێک 3 دقە بۆ 4 دقەیە کام نوێژی جەماعەتە ئەڵێ لە 10 دقە لا ناچێت 5 فیدە 50 دقە وانە ناچێتە سەعاتێ ئەی 23 ساعات و 10 دقەیەکی کە ئینسانە بێ ئەوە یعنی ئەگەی لە مەسەلەکان نەمێنێ نە تاينا وفرميتي وانتظار الصلاة إلى الصلاة فذلكم الرباط فكواتا أم عبادتنا هم يك بس نوا إن جاتو أجر لن يرجع إشاء إما بخبر نبين أجمل لدنيا نبي هتان يرجع بياني زور استمع زور ظلمة زور مشكلة يعني باش نسأل الموضوع إيش تريبش بيوندي بقرانا بدواي شوي قدر ده ما زين لا همو مانجو رمضان يكشو بيقدر شوي قدر ولو پیغمبر صلی الله علیه و سلم بە هەڵسوکەوتی خۆی کە دەشەوەکە بە ئاوا بڵێن دەشەوەکە ماوەتەوە عتیکافی کردووە بە جۆرە لە جۆرەکان پێی وتوین کە دەشەوەکە گرنگە ئینسان بە دوای لەیلەتول قەدر بگەڕێەوە بمێنێتەوە عیبادەت بکە بەڵام ڕیوایەتیشمان هەیە کە باز لە شەوە تاکەکان نەکات ینی تەنانەت یعنی پیغمبر صلی الله علیه و سلم بۆی ئاسان بێ لەسەر ئیمانداران ناوی شەوە تاکەکان هێنراوە یعنی ئەمە بە ئاوا بڵێن ئەم بەخششە گەورە ئەم خێرە گەورەی کە زۆر زەحمەت دەسەکەوێتەوە کە باوا بڵێن
خير من ألف شهر يعني كدقوتري 83 ساڵ چوار مانگ باشە يعني ئەوە نزیک کراوەتەوە کراوە بە شەوە تاکەکان لە شەوە تاکەکانیش وەلو يعني صحابي هەیە سوێنە خوا کە شووی 28 وبەڵێ ها بەڵام قسەکە لەسەرەوەی ئینسان ئەگەر نتوانێت ینی ئەم چەند شەوە تاکە هیچ نەبێ ئەم چەند شەوە تاکە بمێنێتەوە لالی کەم بۆ دەستخستنی زەخیرێکی ئیلتیماسەکە باشە بۆ ئەوەی کە 83 ساڵ عیبادەت بکەیتەوە قسەکە لەسەرەوە بووکتم بابزانانی ئەمە ینی تەنانەت دیاریش کراوە بۆ شەوە تاکەکان خۆشەویستی ئینسان بۆ پەروەردگاری ئەوە لە یەک نایەتەوە ئەگەر لە تاکاویان لە ڕۆژی زەوجیا بێت پێشەوەی بینە سەر دەقەکان ئینسان کە مرتەبیت بوو لەگەڵ خۆی خۆیە جەل جەلالوه کە بۆیە حەسەنی بەسیە فەرمی ئەگەر ویست بزانی قەدرت چۆنە لای خوا بزانە قەدری خوا چۆنە لای تۆ فەئینسان کە قەدری خوای زانی ئیتر کێشەی نییە المهم اقتداء بە مامۆستا گەورەکەی پێشەوە بەرزەکەی صلی الله عليه وسلم عشر الأواخرە تاکەکان ئاسانکاریەکە کراوە بۆ ئێمەی مسلمان زانایانە فەرموون پێغەمبەر صلی الله عليه وسلم زانیەتی زۆربەی لە ئومەتەکەی تووشی تەماڵیەکە بێ توێتی قەیناکە با فەلتەمیسوها فەرمێ تحروا ليلة القدر في الوتر من العشر الأواخر في الوتر تاکەکان 21 23 25 27 29 شەوی 19 لای هەندێک هەر ئەچێتە ئەو قاڵبەوە هەڵەسیت خۆت حازرەکەیت لەم شەوە تاکانەیە جا زانایان پێشەوەیەوەم بیر چێ زانایان ئەڵێن ئەو تاکە حەقە مسلمان بیری لێ نەکاتەوە لەبەرەوەی یەکێ لە علاماتی قیامەت انتفاخ الأهلة هیلالەکان مانگەکە نەفخە بێ هەتا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هی ڕۆژێکە وازان هی دوو ڕۆژە ئەوەیە دروست بووە ئیسە خەڵک وازانێ ڕۆژێکمان لێ خواردووە لعلامات قيامة حيث صحيحة الطبرانية علامات القيامة انتفاخ الأهلة يعني انتفاخ الأهلة نفخة به فإنسان بوي لو كيشي درشي رجعكم لي أخوار رجعكم لي أخوار باشا من أجر اليوم خواد بك واتت تاك كان لي رأ خوي أصلا بيبقى زوجي أنا أجر زوجي بيبقى تاك فأمضي أخيرا حلا بوي أو خلافه حسمكي باسي نكي والله ما أجر قصكي جنابه هرزور أجر نيتواني شيء وتركانه شيء بيستيوك وبيستوسي وبيستوبينج وبيستحول وبيستنو وهندي نقص معناه دق معناه أبي فرمي والله العظيم من زانم وأكثر علمي لبخارية كشيء بيستحوته حيث كي معاوية لأبو داود أفرمي شيء بيستحوته حيث كي بيان صلى الله عليه وسلم فرمي بيستونو بيستحوته بيستوبينش حيث كي فرمي بيستوسي وبيستوبينش حيث كي فرمي بيستويك شياطين معك لبخارية فأمانة همي هاتون في غمر عليه الصلاة والسلام لأصلا زاني جيتي أريت ليلة القدر لبخارية هات درو بخلق بله دو بياو ده مقالة يعني بو فرمي نسيتها يعني أنسيته لبيرم شويه جاء حكمتي تياي أو بيشونوي بياو عليه الصلاة والسلام أوش أوما بيلك بياو صلى الله عليه وسلم لنطاق بشر قصي كردوه لنطاق بشريته وكو إنسان شو كبياو صلى الله عليه وسلم بيري شو نسياني هبو عليه الصلاة والسلام حتى سهوي كردوه لنيرجع صلى الله عليه وسلم أجر خوي مرتبط ولا أجر خواه بلام زات البو ترشيع كبوه كتسهوي كردوه بزانك أما هي أم مسألة فبيغمبر عليه الصلاة والسلام كب خلقين تو يان بيري شو تو يان شلو بابته فهو حكمتي تياه كواته هل أساسه با من لم دي أخيرها هول بين خمان زياد لحد هلاك كين وكو نصي دقيق حديثك كأفرمي إذا دخل العشر اجتهاد يكرت خوي هلاك كرت صلى الله عليه وسلم يعني لجهده يعني لجهده اشتقاقي اجتهاد فخوي لا كردنا ويلين اجتهاد علين مجتهد شو كخوي مشكي لا كهرتا استنباطي حكميك فبيغمبر عليه الصلاة والسلام لم ده شوية اجتهادك زوري كردو العبادة بلام يكشت هي براسكين أبي جوي لن يجي عشاء وهرتا بياني قد دانا نشتوه ناخوت به عائشة لمسلمة إجارته ما رأيت رسول الله صلى الله عليه وسلم قام ليلة حتى الصباح أحيا ليله لباب نحو جزئك لباب عربية إمارين استراحتك إيش بكا توزبيش خوي چونك هر تهجدي جداي نيوجه دواي خو عفوا زانانا فرو ومن الليل فتهجد به نافلة لك عسى يبعثك ربك مقاما محمودا دواي خو زانانا نيتي تهجد بعد يعني يسير من النوم أو يسر من النوم هذا إسراحتي به بعد وقت إيش بكات دون نصيحتي من هذا جنميك إيش بخوا بقلاوة إيش بخوا بلام إما أولين بقلاوة خواردناكو خوا كيجي هر بأجرب عبادات وحسابات شو كان أبو داود رسول الله أفرمي هاش كسيه لن يرجع خوي ليكوت
هەرتا هەڵەسێ هەر لە نێژایە بەس شتێکی هەیە ئوستاز ئەویشەوەیە هەندێک ئێستا کردوانە بە عورفێک لەوەی کە لە نەزرە چێ نەزر ینی چەند سعاتێک چۆن نەزرەکەی ینی بۆ منە باس دەوەکرێت لە سعات مەسەلەن دەوە لە یانزەوە هەتاکو سعات دوو ئەو چەند سعاتە جیاکەنەوە لە سعاتەکانی تر ئەگەر قسەی کرد بێ شتی خوارد بێ سوعبەتی کرد بێ نازەم چی دێ ئەمە هەڵەگرێ مەسەلەن بۆ نمونە ئەیکا بە جۆرێک لە ئایتیکاف شتی وە ینی دازەی نازانمانی خۆی ئەگەر ئەمەستا بۆ بە عورفیانی خۆی حتا ئاعتیکافیش ئینسان کە نیەتی ئاعتیکافیەنە ئەتوانێ قەتعی تیا بێت ئەتوانێ مەسەرەن قەضای حاجەیە بکات دەستێنەر تازە کاتەوە ئەگەر تونی بوو ئایا بخواتەوە ئێمە ئەڵێن ئەم عورفە عورفێکی سائیدە و من زۆر بە شەرعی نازانم بەڵام ئەسڵ وایە ئینسانەکە زاتەکە کە نیەتی لەیلة القەدر هێنا هەر لە دوای عیشاوە نیەتی لێ بێنێ ئیتر تۆ چوونە دەرەوەی ژ هەر بەوە حسابێ ما لەم يتحدث باللغو واللهو ئەگەر قسەی لەغو و لەهوی تیانە بێ یعنی مەسائلەکان جارێ تۆ ئیستیقبالی میوانێکەکەی بە عیبادەت حسابە من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه حديث البخاري ومسلم اما باوات فيربين لاعتكافك تلفونك بويت احسيركي خوشكيكته سيركي بورزايكته اما صيلي الرحمه يعني صلى الله عليه وسلم فرمي هاش كسي عمري دريج بيته وبركات بيته تاريخ كنيه با فليصل رحمه امش اجر باداشته يعني اما اجر باداشت باوا ليكي نينوا هر سلم لسر القران بكات بزانم خون ليكتو بقرانك يعني يكلش ياريكاني شيطان بانسانيكا وەکو ابن الجوزي لە تەلبیس ئیبلیس ئاڵێ ئەڵێ ئەوەیە کە ئەڵێ لە ڕەمەزانە 30 خەتمە بکە شەیتان پێت ئەڵێ بەڵام نایەڵێ لە یەک ڕافە و تەفسیری تێ بگەی هەڵەڵێ حرفەکە لا أقول ألف لام ميم حرف ولكن ألف حرف أو يجوا بيه للناس وهذا خو همو بيتك أجر باداشته وحسنية وحسنة بعشر أمثالها بلام خالي مهم أويا كإنسان وكوتمان روح معناه كينونت ناوروك ناو خۆت تبزانی چییە و چی نییە یعنی لە شتەکان لە یەکەیتەوە لە شتەکان تێبگەی حاڵی بی ئینسان 20 ساڵە نوێژەکە هیوایە ئیسەیش بەرهەمی نوێژەکەی لە بەردەم مزگەوت تا دامەکە مشکلەیە زۆر باشە ئەگەر قسەی لەسەرەوە بکەین قەدر زۆر بڵێن پەیوەست کراوەتەوە بە مزگەوتەوە ینی تۆ ئەگەر بتەوێ ئەم شەوانە حیاکەی ئەم شەوانە بمێنیتەوە ئەم شەوانە بزین دوو ڕابگریت ینی بچیتە ئیلا بچیتە مزگەوت خۆ ئەژزانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەتاکو سەردەمی عومەری کوڕی خەتاب والله ئەعلەم ینی چۆن ئەڵێ ئەحیای ئەم شەوانە ڕەنگە لە ماڵا بۆ بێ جگە لەوەی لە ئاعتیکاف ینی کە ئاعتیکاف کرابێ بەس هەڵگرتنی شەوی قەدر لە ماڵ و لە کۆڵان و ئیلا بە دیاریکراوی بردننی بۆ مزگەوت شتێکی ڕەوایە ینی ئەو شانسە لە ماڵەکانیش بستێنینەوە بەسەر ماڵەکانیش ئەگەر خۆی مەزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ماڵ و مناڵەکانیش ئەی قەضا ئەهلەهو ئەوانیە بەشێک لە مزگەوتەوە بە مۆبایل قەبەری کردووە صلی الله عليه وسلم حتما لە ماڵا بووە بەتەئکید بۆیە قسەکە لەسەرەوەی ئایا ماڵەکانی ئێمەش ناتوانن ینی قەدریان تیابێ یان قەدردار بن بە حیایە ئەو شەوە ئێمە ئەڵێن ئیمامی شافعی لە مەذهبی شافعیە ئەڵێ هەچ کەسێک نوێژی کرد چاو داخستن کەڕاهەتی لەسەر نوێژە بەڵام ئەگەر خوشوعی بۆ دروست بوو لا بەس ئێمەش دەڵێن کەسەکە خۆی ئەگەر زانی لە ماڵەوە بە تەلەڤیزیۆن و مسەلسەل و کۆنتڕۆڵی ڕیمۆندەوە مەشغوڵە بێ شەکر خواردن و دژ لەمە خواردنەوە نەوەڵا بچێ بۆ مزگەوت بەڵام حصەی ئەسەد لە ئەجر و پاداشتاوەیە کە ئیقاضی ئەهلی خۆت بکەی لەگەڵ ئەهل و خانەوادەی خۆتا بی مناڵەکانت ئیمامەتیە بە مناڵەکانت بکە بۆی مناڵەکە کە گەورە بوو هەم لە ئەماما بێ هەم ئیمام بێ بۆ خەڵک ئاگای لێ بێت چی و چی نییە مناڵەکەی ژوو بکە بە ئیمام با فێر بێت ئەم شەوە شەیەکە ڕۆڵە پێی بڵێ بەهاکانە گەڕێنەوە قەدرەکانە گەڕێن وەرە تۆ ئیمام بە هەلەیسە ئەو زەرعکە لە ناخیا ئەو جەنجاڵی مناڵە دوور خەرەوە لە مزگەوت چونکە ئێمە بەڕاستی سەقافەتی ناو مزگەوتمان خەریکە نەبێت باوکەکە کوڕەکە با لەگەڵ خۆیان دایانێ من زوو اقتراحم کردم حەقا مزگەوتەکان لە ئەخیری مزگەوتەکان لە ئابۆشی تیا بۆ مناڵ وەکو ئەوروپا خەیچەکە شتێکی باش مناڵەکە هەم خەڵکەکە ئەبینێ سوجدە و ڕکوعەکە ئەبینێ و فێرە بێ هەم خۆی مەشغوڵکە بە تۆپ و تەرتیبەکەەوە ئیتر سەوتەکە دەرناکە خوشوعی خەڵکەکە نایەڵێ یعنی واز لەو مەسائلانەیەنێت ف کەسەکە براکە لە ماڵەوە لەگەڵ خێزانی خۆیان ئیقاضی شەوەکە بکەن دەرسێکی تیابێ باسی مەسئلەیەکی فقهی بکەن مدارسەیەکی قورئان بەیەکەوە نوێژێکی جەماعەت بەیەکەوە ذیکرێکی جەماعەت بەیەکەوە
ذیکری جەماعەتیش بانەیە ئەمە جەماعی نەک هەڵسان و چوون و نازانم چۆن نە حەد دانیشتن بۆ خۆیان ذیکری بکەن هەچ کەسێوتی سبحان الله وبحمده سبحان الله العظیم دارخورمایەکی لە باشدا بۆ ئەچێنرێ هەچ کەسێ ڕۆژانە بڵێ دەجار بڵێ قول والله ئەحد قەسرێکی ئێمە ڕاکەین هەر 100 مترمان نییە خانوو بە دە قول والله 100 متری خوا دای نابێ بۆ دانێ قەسرێکی مجهز ئەمانە هەمووی ئەبێ بێ بەیەقین هەرەوە نیە ئینسان بیخوێنێتەوە بە جۆرە سەیری کات دە قول والله فعلا وایە بەڵێ فعلا وایە بەیەقینەوە بیکە ئەوە صادق المصدوق توتی خۆ قسەی کۆل کەمەلاوشت نییە فەئەمە ئەوەمان پێگەێنە کە ئینسان لە عیباداتە با ماڵ و ئەهل و خێزانیژی مەحروم نەکات لەو ئەجر و پاداشتە وأصل قيام غير اعتكاف لما لا في عليه الصلاة والسلام روايات هي فرمي اعتكف صلى الله عليه وسلم لفظك هي في المسجد لفظك هي تيايني اعتكاف شديد لمز قوتابه شو كان السنة دعاء إنسان لما لي خويا مصلاك هبه اعتكف في مصلاه في بيته صلى الله عليه وسلم جائزة أبيت ف وكوي يك سيستمي ورنقلت ولا عبادة في عليه الصلاة والسلام وياتا أقصيك عائشة فرمي الله صلى الله عليه وسلم ينظر كاتي كدول رمضان وغير رمضان تأويل هلا قريه بشواكاني خويا جرته بلكو لا سلمة بيستي كردي لا ميمونة سي كردي بو تراويح لما ذهب مالكية سي وشش فإما هندي شدي تأويل هلا قريه نبي وكو دقة هر شربين بيو يبلين هر أوي زور باشا كاتي زور كم وبس ما لبراوزة برسالي أمام كم أوش قصي لسر دابزيني قرآن كما بي لا باسكن كان رمضان قرآن دابزيوه لبيني أويك قرآن وكو وحي وبيغمر صلى الله عليه وسلم هات ولا رمضان ولا لقال أواك وكو وحي دابزي وبو آسماني دنيا لم نوان داش تكي رنجا سايتش فرساب كاني كجوي لم برنامج والله قرآن بو بيغمر لرمضان دابزي وياخذ لوح المحفوظ وهاتو بو آسماني دنيا والله طبعا سير رأي لسلا زانان رأي راجح هو إن أنزلناه في ليلة القدر لآسمان لوح المحفوظ وبو آسمان لآسماني جوا بصورة إقرأه بو صدري محمد صلى الله عليه وسلم يعني ده شيء هردو كي بي أمر رأيك الرأي كي أفرميت نا هذا أول زور بيزانان لسلويك من اللوح المحفوظ إلى سماء الدنيا للوح المحفوظ بو كم آسمان إن جاء لخلال بسوسية صلاة منجما دا بزيو بصدري بيغمبر صلى الله عليه وسلم نزل به الروح الأمين على قلبك لتكون من المنذرين فأمر رأيانا هن بلام مهم أوي قرآن لرمضان هذا بزيوه أجر بو صدر ودلي بيغمبر صلى الله عليه وسلم يعني أجر بو أسمان كاني دنيا دس بيكردني قرآن لرمضان وبوه مسلمانيش دس بيكردني لجيانا بلا رمضان وبوه خسك زين زور جالت الدروس بين لوي كرمضان إما بخمان أزاني ك صالنامي إما صالنامي شي بابلين صالنامي إسلامي صالنامي شي قروكا بله و قمري بتأشيد لبروي ك أو لحزيك قرآن يتخواره ورنجا مثلا بقول من بعابل رمضان لزستانه أبو بيه جزء ملكات جد بله لا بهار أبو بيه خسك على سر ويا همان فر بركة شون لما أجوازرته بو رمضان يعني هالجري روجكاني رمضان شون هالجري أو فر بركة بيروزين كقرآن يعني هذا بعضي ولا كاتك كجورة كاتك أو خير وبركة لقل اسم رمضان لقل زمانانية يعني وكو بقى هابلين وكو أواي ما وينك هالجرين بم استوديو هالي واسين يعني أجر رمضان دروز به ويانا كبه بردوام إما لقل خمانة يجوازينه يعني رمضان هروكو خويتي وكو شون الله وكو كاتو زمانك استوديو بلام خلقك سيري صورتك سيري أو رسمك كاتو إيجاري بلام لهذا الاستوديو كاي فالزمان هيك زمان بلام أما هاتو بو أوي حكمتك جوريتها 36 سال جاري أجرته نفسي كات 36 سال جاري خواي بردقا جل جلاله أواد روسي كيلو بوي بجرماو وبسرماو لا إما شوبي ولا غيري شو يعني كان نهار بي ولا شو يعني كشوبي ولا إما روج بي وهكذا أو هاتو بو أوي عبادتي مخصوصي تيادانا وتعبد بندي كده برمضان نقر رمضان في وزبي بزمانك وزماني لا قينية خودي خوي رمضان هاش كاتبو الاعتقاد اللي وياي هاش كاتبو إنزال القرآن اللي وياي هاش كاتبو مضاعفي أجور اللي وياي لا هاش كاتبو زستان بو بهار بو كيشد نبي زور برس ديار الشيخ محمد مام سايزانكو سپاس دكين سپاس بو جنابتان ختامي برنامج رمضان ما لم استوديو جنابت كردت خوش زاواتو ان شاء الله میسکە ان شاء الله بەڵێ خۆشەویستان بۆ ئێوەش زۆر سوپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون و بە دیار بەرنامەکەەوە دانیشتن تاکو بێگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ